پەیوەندیە باشەکان کاریگەریەکی گەورەیان لەسەر باری تەندروستیمان هەیە. پەیوەندێکی بەهێز و پتە و هەمیشە پاڵپشمانە لە ژیانماندا بە تایبەت لە بارودۆخە ناخۆشەکاندا. ئێمەی مرۆڤ لە هەر بارودۆخێکا بین ئەم جۆرە لە پەیوەندی دڵخۆشمانەکاوە هەمیشە و زەمانایەتەیە بۆ بەردەوامی لە ژیان. و هێشتنەوەی ئەم جۆرە لە پەیوەندی و کلیلی سەرکەوتنی ئەم جۆرە لە پەیوەندی کۆمەنیکیشن. خۆشەویستن، لە ڤیدۆی ئەم جارەماندا 4 هەنگاوی کۆمەنیکیشن یان پەیوەندی بەبێت و تیژیتان پێدەناسێنم. ئەگەر ئەم هەنگاوانە لە ژیانی ڕۆژانەمانە بەکاربێنین کاریگەریەکی ئەرێنی گەورەیان هەیە لەسەر پەیوەندیەکان لەگەڵ مرۆڤەکانی چواردەورمانە و ئەگەر کێشەیە گرژیەک یان ئاڵۆزیەک لە نێو پەیوەندیەکانمانە ڕوویە ئەوە دەتوانین لە ڕێگەی ئەم هەنگاوانەوە بە دوای چارەسەرێکا بگەڕێین بەبێ ئەوەی زیان بە پەیوەندیەکەمان بێت. مرۆڤ بوونێکی کۆمەڵایەتیە و بە بەردەوامی لە پەیوەندیدایە لەگەڵ مرۆڤەکانی چواردەوری. لەناو ئەم پەیوەندیەدا زۆر جار گرژی و ئاڵۆزی لە نێو پەیوەندیەکانە دروست دەبێت. ئەم هەنگاوانە یارمەتیمانەدەن کە ئەو کێشەیان ئەو گرژی و ئاڵۆزیانە چارەسەر بکەین بەبێ برینارکردن و ئازادانی کەسی بەرامبەر یان نرخاندن و هەڵسەنگاندنی کەسی بەرامبەر. دەروناسی ئەمریکی مارشل ڕۆزنبێرگ داهێنەری ئەم جۆرە لە پەیوەندیە و ئەو بەڕوونی باس لە 4 هەنگاوی کۆمەنیکیشن دەکا کە بە شێوەیەکی ئاشتی و ئارامی چارەسەری کێشەکانمان بکەین لە نێو پەیوەندی کۆمەڵایەتیەکاندا بەبێ هەڵسەنگاندن و نرخاندنی کەسی بەرامبەر. ئەوەی کە گرنگە کە لە خواست و هەستی خۆمان تێبگەین و بزانین چیمانەوێ و ڕوون بین لەگەڵ خۆماندا و هەمان کاتا لە پێگە و هەستی کەسی بەرامبەر تێبگەین کە ئەو چی دەخوازێت. ڕۆزنبێرگ پێی وایە کە وەرگرتن و بەخشین لە نێوان مرۆڤەکاندا دەبێت ئازادانە و بەخواست و ویستی هەردوو لابێت بەبێ زۆرە ملێ و پاڵەپەستۆ. لە ڕوانی ئەوە بۆ پەیوەندی مرۆیەکان گەیشتووە بەو ئەنجامەی کە ئێمە زۆر توم و تیژانە لەگەڵ یەکدا دەدوین و خواست و ویستەکانمان بە تووڕەیی و دەنگی بەرز و خۆسەپاندن بەدەستێنین بەبێ ئاگا لە ویست و هەستی بەرامبەر. تەنانەت ئەگەر بەو شێوە توم و تیژە خواست و ویستەکانمان بەدەست بهێنین و سەرکەوتنمان هەبێ زیانێکی گەورە لە پەیوەندیە کۆمەڵایەتیەکانمان دەدەین لەگەڵ مرۆڤەکانی چواردەورمانە. ئەم 4 هەنگاوەی ڕۆزنبێرگ هاوکارمان دەبێت لەوەی چۆن بتوانین ڕوون و هاوسۆز بدوێن لە هەمان کاتیشا گوێگرێکی باش بین. هەنگاوەکان چین و چۆن دەتوانین لە ژیانی ڕۆژانەمانە بەکاری بین. هەنگاوی یەکەم سەرنجدان یان تەماشاکردن واتە ئەوەی کە ڕووی داوە وەکو خۆی باس بکرێت بەبێ هەڵسەنگان و شێکردنەوە. بۆ نمونە ئەگەر تۆ هەموو ڕۆژێک لەگەڵ هاوڕێکەتە کاتێکدانن بۆ یەکتر بینین و هاوڕێکەت 20 دقیقە دواتر دێ بۆ یەکتر بینینەکە ئەم ڕووداوە وەکو خۆی باسیەکی بەبێ ئەوەی شیکردنەوە و هەڵسەنگاونی بۆ بکەیت و نرخاندن بۆ ڕووداوەکە بکەیت. هەنگاوی دووەم هەستەکانە. چه هەستێک لە تۆدا دروست دەکات کاتێک کوێبیستی یان ڕوبەڕووی ئەم ڕووداوە بیتەوە. بۆ نمونە گەر هاوڕێکەت 20 دقیقە دواتر دێ بۆ کاتی یەکتر بینینەکە ڕەنگە ئەو هەستە لە تۆدا دروست ببێ کە ترس دەبێت لەوەی هاوڕێکەت شتێکی بەسەر هاتبێ یان تووڕەبی لەوەی کە لێرەدا چاوەڕێ دەکەی. هەنگاوی سێیەم خواست. خواستەکە چییە یان چه خواستێکتەیە کاتێک گوێبیست یان ڕوبەڕووی ئەو ڕووداوە ئەبیتەوە. بۆ نمونە ئەتوانی بە هاوڕێکەت بڵێ کە پەیوەندیم لەگەڵ تۆدا بۆ گرنگە بۆیە لە کاتی خۆیدا لەوێ بوون واتە بۆ من ڕێزگرتنی کاتی کەسی بەرامبەر و ڕێزگرتنی کاتی من بۆیە خواستەکەم ئەوەیە کە ڕێزی کاتی هەردوومان بگیرێت. هەنگاوی چوارەم داواکاری یان تکا. لەم هەنگاوەدا بەڕوودی داواکاریەکەت یان تکاکە دەڵێ. بۆ نمونە دەتوانی بە هاوڕێکەت بڵێ داواکارم لە بینینی داهاتوومانە یان تکا دەکەم کە جاری داهاتوو یەکترمان بینی لە کاتی خۆیدا لەوێ. ئەم 4 هەنگاوەی مارشل ڕۆزنبێرگ هاوکارمانە کە بتوانین ڕووداوەکان وەکو خۆی بەبێ هەڵسەنگان و شیکردنەوە بجێڕینەوە ئەو هەستی لامان دروستە بێ دەری ببڕین خواستەکەی خۆمان بناسین دوجاریش داواکاریمان لە کەسی بەرامبەر چییە بەڕوونی باسی بکەین. لە هەمان کاتە هاوکارێکی باشە کە بتوانین گوێگرێکی باش بین لە پێگە و هەستی کەسی بەرامبەریش تێبگەین. ڕۆزنبێرگ ئەم هەنگاوانەی کۆمەنیکیشن کەمتر وەکو تەکنیکێک دەبینێ بەڵکو وەکو هەڵوێستێک یان دنیابینی ئێمە لە نێو پەیوەندی کۆمەڵایەتیەکانە دەبینێت کە دەتوانین لە ڕێگەی ئەم 4 هەنگاوەوە پەیوەندی کۆمەڵایەتیەکانمان بە شێوەیەکی باشتر ڕێک بخەین بۆ ئەوەی بە شێوەیەکی ئاشتی و ئارامی لەگەڵ مرۆڤەکانی چواردەورمانە لە پەیوەندیا بین و هەر کاتێک گرژیەک ئاڵۆزیەک ناکۆکیەک ڕۆیە کە بتوانین چارەسەری بۆ بدۆزینەوە بەبێ هێرشکردنە سەر کەسی بەرامبەر بەبێ ئازاردانی کەسی بەرامبەر. ئەم هەنگاوانە هاوکارمانن بۆ داڕشتنی بناغەیەکی پتە و بۆ پەیوەندیەکی تەندروست و باش لەگەڵ مرۆڤەکانی چواردەورمانە و ئەگەر لە نێو ئەو پەیوەندیە کێشەیەک یان گرژیەک ئاڵۆزیەک ڕوویە کە بە دوای چارەسەرێکا بگەڕین بەپی ئەم هەنگاوانەی ڕۆزنبێرگ بەبێ ئەوەی هێرش بکەینە سەر کەسی بەرامبەر بەبێ ئەوەی کەسی بەرامبەر برینار بکەین بەبێ ئەوەی کەسی بەرامبەر ئازار بین و بە دوای چارەسەرێکی گونجاو بگەڕین بۆ ئەو کێشەی کە لە نێوان پەیوەندی کۆمەڵایەتیەکانمانە ڕۆیان.
لە هەمووی گرنگتر ئەوەیە کە ئەم هەنگاوانە هاوکاریمانەکە کە زیان بە پەیوەندیە باشەکانمان نەگەێت. ڕۆزنبێک لە ناو پەرتوکەکەیدا و لە ناو سیمینار و وەڕۆشۆپەکانیدا دوو فیگەری ئاژەڵی بەکارێنە، یەکیان زەرافەیە کە ئەوە زمانی کۆمەنیکیشنە یان پەیوەندیە بەبێت و تیژی و ئەوی تریشیان زمانی گورگە کە بریتە لە هێرشکردن و خەتابارکردنی کەسی بەرامبەر. ئەڵبەت ئەم دوو زمانە ڕۆزنبێک وەکو سمبول بەکاریانێنێەوە پەیوەندی بە تایبەتمەندێتی ئاژەڵەکانەوە نی. تۆ دەتوانی ئەم چوار هەنگاوی کۆمەنیکیشن لە ژیانی ڕۆژانەی خۆتا بەکاربێنی. ئەوەی لە ژیانی تایبەتی خۆتایە یان لە شوێنی کارەکەت لەگەڵ هاوپیشەکان تا لەگەڵ هاوکارەکان تا یان لەناو خانەوادەکەت تا لەگەڵ هاوژینەکەت لەگەڵ مناڵەکانت یان هاوڕێکانت یان ئەو مرۆڤ و خۆشەویستانەی کە تۆ ڕۆژانە لە پەیوەندیای لەگەڵیانە، ئەم هەنگاوانە تاقیکەرەوە و خۆشحاڵە بم کە ئەنجامەکەی لە کۆمنت بنووسی و بزانم تۆ چه ئەزمونێکت لە بواری کۆمەنیکیشن بەبێت و تویژیان کردو. بۆ خۆشەویستانەی کە ئارەزووەکەن زیاتر لەسەر کۆمەنیکیشن بەبێت و تیژی زانیاری پەیدا بکەن، من پێشنیاری ئەم پەرتوکەکەم هەڵبەت سەرچاوە زۆرە بە زمانەکانی دنیا. من خۆم بەر زمانی کوردی تا ئێستا نەکەوتوم. ئەگەر کەسێک ئەم پەرتوکەی بە زمانی کوردی بینی و یاخوێنەوەتەوە خۆشحاڵە بم کە لە کۆمنت ناوی پەرتوکەکە بنووسێ یان ئەم جۆرە لە کۆمەنیکیشن ئەگەر بەری کەوتووە ئەیناسێ لە کۆمنت بۆ بنووسێ. سپاسدانەکەم. خۆشەویستان، بەم نزیکانە وەڕۆپێک مەبێت تایبەت لەسەر کۆمەنیکیشن یان پەیوەندی بەبێت و تیژی و من لە ڕێگەی ئەم ماڵەوە لەسەر کات و شوێن و چۆنێتی وەڕۆپەکە ئاگادارتانەکەمەوە. تا بابەتێکی تر هیوای ئاشتی و ئارامی و بەختەوەری و خۆشەویستیتان بۆ خوازم. کاتێکی شاد.